لەگەڵ دەستپێکردنی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر بانگەشەی هەڵبژاردنەکان جیاوازترە بە تایبەتی لستی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر بە شێوەیەکی دیکە و با پلان و بەرنامەی دیکە دەستی بە بانگەشەی هەڵبژاردنەکان کردو. ئەگەر کامێرەمانەکەم ئێستا نیشانی بدات ڕۆژانە بازنەکانی هەڵبژاردن بەو شێوە قەرەباڵغی زۆر بەخۆ دەبینە جگەلەوە هەر یەکیان بە شتێکەوە سەرقاڵن بەشێکیان بە پلانی چۆنێتی بانگەشەی هەڵبژاردنەکانەوە خەریکن هەر یەکیان و بە شتێک لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە پێشوازی لە میوانەکان دەکرێت لێرە. ئێستا یەکێک لە میوانەکان لەگەڵم دەبێت کە جیاوازتر وەکوتم پێشووتریش جیاوازتر لە هەڵبژاردنەکان ڕۆژانە بەرپرسانی حزبی و حکومی سەردانی بازنەکان دەکەن و بۆ لە نزیکەوە گوێ لە داواکاریەکانی خەڵک بگرن و جگەلەوەش لەگەڵ ئەو کەسانەی کە کێشە و گرفتیان هەیە و لەگەڵ ئەو کەسانەی کە ڕۆژانە سەردانی بازنەکان دەکەن گوێیان لێ دەگیرێت. کاک ئەحسان لەگەڵم دەبێت. کاک ئەحسان سڵاوت لێبێ. دەبینین ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازتر لە هەڵبژاردنەکانی دیکە دەستی بە بانگەشە کردووە. ئێوە چۆن پاڵپشتی خۆتان بۆ سەرخستنی لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەبن؟ بەخێر بێن. بێگومان هەرێمی کوردستان ئاسۆیەکی گەشە لە چەمکی دیموکراسی و لە هەرێمی کوردستان ئەم هەڵبژاردنە بێگومان پاڵپشتێکی باشە بێ بۆەوەی وڵات بەرەو دیموکراسی بەرێ و ئێمەش هەڵبژاردن مافی تاکێکی هەر ئەم کۆمەلگایەیە کە ڕۆژانە بچن دەنگی خۆیان بدەن و کاتی هەڵبژاردنەکە بۆیە مافێکی سروشتی ئینسانە کە ڕۆژە ئەو کاتی کە هەڵبژاردنەکانە بێ بچێ بەرەو سندوقەکانی دەنگدان و بێگومان ئێمەش ئەوکەڵێن دەنگ بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن پاڵپشتی خۆمان بۆ دەرەبڕین چکە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان یەک لە فاکتەرە سەرەکیەکانی دیموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە یعنی ئەوەی کە پێویستەکە لە هەرێمی کوردستان کە هەڵبژاردن بەرەو پێش بەرێ یەکێتی هەنگاوێکی باشی ناوە و یەکێتی یەکێک لە چەمکەکانی دیموکراسی گرتووە و بۆیە پاڵپشتی خۆمان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی 222 دەربڕین و هیوادارین هەموو تاکێکی هەرێمی کوردستان بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆن لە ڕۆژی هەڵبژاردنە لیستی سەوز و لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بەرزکەنەوە و بۆ ئەوەی چەمکی دیموکراسی زیاتر گەشە بکە و هەنگاوێکی باشتر بچینە پێشەوە. زۆر سپاس بۆیەوە. بەخێر بن. کەمال ئیبراهیم سەرپەرشتیاری بازنەی نۆ لە سنووری پارێزگای هەولێر دەمەوێت پێم بڵێ پەیامی هەولێریەکان بۆ یەکێتی و سەرخستنی لستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە لە هەولێر؟ زۆر سپاس بەخێر بن. تاوان هەولێریەکان هەمیشە خەڵچێک بوونە ئامادەی لە زمانی شۆڕژ ئامادەی شۆڕژ بوونەوە لە سەردەمی هەڵبژاردن و سندوقی هەڵبژاردن بە هەمان شێوە ئامادە بوونە. هەولێر شارێکە لە زاخۆ تا خانەقین خەڵکی بەخۆوە گرتیە. بۆیە خەڵکی هەولێر پێم وایە لەو هەڵبژاردنەوە لە هەڵبژاردنەکانی ڕابردووش کەمیان تەقسیریان نەکردووە لە خۆ ئامادەکردن بەرەو سندوقی دەنگدان و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەمانوێ مانجی هەڵبژاردن یاخود ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی خۆشی بێ، ڕۆژی ئاهەنگ بێ، ڕۆژی قسەی خۆش بێ. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە فترەی ئەو مانگەی هەڵمەتی هەڵبژاردن دوور و نزیک نامانەوێ بارقورسی بین لە سەری خەڵک و سەرئێشە بۆ خەڵک دروست بکەین چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ ئەوەیە ئارامی و ئاسوودەیی لە بۆ خەڵکی هەولێر و خەڵکی هەموو هەرێمی کوردستان بێتە دی. هەولێر خەڵکی هەولێر ڕەوشتیان جوانە بەڵام بەداخەوە لەو فترەی ئەخیری کە دەبێ ئێمە حسابی ئەوە بکەین ئەو شارە هەموو دەنگ و ڕەنگ و بۆچوونیشی جیاوازی تێدایە. قبولی ئەوەمان بێ لە پاڵ ڕەنگەکەی ئێمە ڕەنجی تریشە بێ، لە پاڵ بۆچوونی ئێمە بۆچوونی تریشە بێ. تکا دەکەم لە هەموو خەڵکی هەولێر هەرچەندە دەزانم ئەو ڕەفتاری خەڵکی هەولێر نییە دڕاندنی فلێکس و دڕاندنی پۆستەر و ئەوانە
طبعا خەڵچێک ئەوە داهێناوە لە خارجی هەولێر هاتووە بە تاکید خەڵکی هەولێرین ئەوانەی ئەو کارانە دەکەن سکۆل لە هیچ دنیا نییە هەموو شارێک هەموو یەک ڕنگ و یەک دەنگبی با تکای یەکتری قبول بکەین کاک سەرباز ئەگەر بە کورتی پەیامی خۆتم پێ بڵێ وەکو لێ پرسراوی کۆمیتەی سەیداوە پەیامی ئێوە چییە و چۆن کارتان کردووە بۆ سەرخستنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێن کارنامەی لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان هیوابەخشە سوودبەخشە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان خۆتان ئاگادارن حکوومەت هەرێمی کوردستان لیست قەیرانێکی سیاسی ئیداری داراییدایە تا ئێستا بودجە و موجە وەکو پێویست چارەسەر نەکراوە هەموو ئەو کێشە و قەیرانانە تەنها و تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر دەکرێت مێژوو شاهیدە کە هەڤاڵ مامزەلال ئەو کاتێک کە لە بەغدا بوو هیچ کێشەیەکی لە ئارادا نەبوو بۆیە داوا لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم سەرجەم چینی توێژەکان بە تایبەتی گەنجان لاوان دەرچوانی پەیمانگان زاکۆکان دەنگ بدەن بە لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەستەکانت خۆش بێت دەست خۆش بێت هێوی ئەوە جێبیست بووی ئەمە بەشێک بوو لە پەیامی هەولێریەکان وە کە وەکو خۆشتان جێبیست بوون ینی هەمویان بەیەکەوە بە یەک تیم کار دەکەن بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە جیاوازتر بێت لە هەڵبژاردنەکانی دیکە زۆرترین دەنگ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری بازنەی هەولێر بۆ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ بکرێتەوە